تەوەری دووەمی گفتوگۆی ئەمڕۆمان دەچێتە پارکی هەڵگورد سەکران. ناشناڵ پارکی هەڵگورد سەکران یەکێکە لەو ناشناڵ پارکانی کە سروشتێکی نایاب و جوانی هەیە، بەڕاستی جێی سەرنجیشە نەشم بینیوە چاوە بەڵام زۆر باسکراوە و وێنە ڤیددیۆکانم بینیوە. ئیسماعیل عوسمان پامنێرمان و هاوکارمان لەوێ لەگەڵ میوانێکیدا گفتوگۆ دەکا. ئەگە ئیسماعیل وتی وەرین هەمووتان وەرن لێرەش بەرنامە پێشەشەکەینەوە یەکسەریەتی نوێی بین خراپ نابێ باش نییە. ئیسماعیل سڵاوت لێبێ و بەیانیت باش لەبارەی ناشناڵ پارکەکەەوە لەگەڵ میوانەکە دەمانەوێت زانیاری هەم بە ئێمە هەم بە بینەرانی کوردستانی نووزیش بدەن. بەڵێ هاوکار چاوان بەیانیتان باش بەیانی بینەرانی کوردسات نیوز باش. بێگومان سنووری باڵەکەیەتی کە ناوچەیەکی گەشتیاریە بۆ هەموو کەس کراوەیە بۆ ئێوەش هەرکات هاتن دەرگا لەسەر پشتا بۆ هەموو خەڵکێکە دێتە باڵەکەیەتی. ئێمە ئەوڕۆ باسی سروشت دەکەین، سروشتی باڵەکەیەتی کە لە دێر زەمانەوە پارێزراوە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ پێ گرنگێکی زۆریان بە لایەن سروشتیداوە و بوونیش ڕێژەیەکی زۆری دار و درەخت و هەوکات باڵندە و بڵێن ئاژەڵی چێوی لەو ناوچەیە گرنگی خۆی هەبووە. لە ساڵی 2010 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە تەرخانکردنی بەڕەبوجەیەک ناشناڵ پارکی هەڵگورد سەکران کە شوێنێکی پارێزرا و لە باڵندە و ئاژەڵی چێوی و هەوکات گژوجیا و کۆی ئەو بابەتە سروشتیانی کە لە ناوچەکە هەیە. بەڵام دوای تقریبا 6 ساڵ کارکردنی چەندان کەم و کوڕی تێکەوت. من ئێستا زیاتر گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم دەست پێەکەم کە خۆی دەستەی کاتژێڕی بەڕێوەبردننی ئەو ناشناڵ پارکەیە کە لە چۆمان تا ئێستاش بوونی هەیە هەرچەندە کارەکانی سست بووە، بەڵام تا ئێستاش بوونی هەیە. ئێستامە لەو ئۆفیسینەکە ئەوەی لە دوام هەیە هەموو ئەو شتە سروشتیانن کە بڵێن لە کۆی ئەو ناوچەیە کۆکراونەتەوە. ئێستا لەگەڵ بەختیار بەهجات کاتژێڕی ناشناڵ پارکی هەڵگورد سەکران قساکەین. کاک بەختیار ئەگەر بێ لای من بەیانیت باش. ئەگەر پێمان بڵێ هەڵگورد سەکران ناو نیشانێکی گەورە بەمانەتی. سپاس بۆ ئێوە. هەڵگورد سەکران لە دوای ئەوەی 2010 دەستی بەکار کرد و پرۆژەکەت خراە بەر لێکۆڵینەوە کارکردن لەسەری پاشی ئەوەی بە هەماهەنگی لەگەڵ چەند ڕێکخراوێکی بیانی بە تایبەتی حکوومەتی نەمساوە یان ڕێکخراوەکانی حکوومەتی نەمسایی پرۆژەکە خراە سەرکار و دەستی بەکارکردن کرد و لە ماوەی 2 ساڵ 3 ساڵی دەستپێکی بیدایەتەکەیدا کارێکی زۆر چڕوپڕ و بە دوای یەکیاندا کرد هەتاوەکۆ کاتێکە گەیشتە 2013 بۆ 14 لە 2014 بەولاوە ئەتوانین بڵین پرۆژەکە بە شێوە کە بۆ سەر پێ و پێویستی بیست با بڵین وەکۆی بڵێ پێی خۆی گرت. بەڵام بەداخۆ لە دوای 2016 حەفدەوە بەهۆی ئەو قەیرانەدارایانە کە ڕۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد ناشناڵ پارکی هەڵگورد سەکرانیش یەکێک بوو لە قوربانیانێکە بۆ قوربانی ئەو قەیرانەداراییە لە پاڵ ئەوەی کەوا چکە پێشتر لە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و لە ئەنجومەنی پارێزگای هەولێرەوە منحەیەکی تایبەتی بۆ دیاری ئەکراوە چەند جارێکیش ئەتوانین بڵین یەک دوو فەندی دەرەوەی وەرگرت. بەڵام لێ بەدوا هەتاوەکو ئێستا لە 2016 حەفدەوە هەتاوەکو ئێستا هیچ پاپشتێکی دارایی بۆ نەکراوە لە هەمان کاتیدا هیچ جۆرە فەندێکی بۆ نەکراوە. لەبەرەوە ئەتوانین بڵێن لە 2017 هەتا ئەو دقەیەکی ئێستا مەقسەدیدا ئەکەین کار و چاڵەکانی بە شێوەیەک سستە. بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە مەرام بۆ پێشتر کاری تێداکرایە. لە سەرەتایکردنەوەی ئەو ناشناڵ پارکە مەبەستی سەرەکیتان چی بوو؟ خۆی دروستکردنی ناشناڵ پارکیان ناچەی پارێزرا و تێیدا ئاماژی سەرەکی ئەوەیە کە ئەو سروشتەی کە هەیە پارێزگاری لێ بکەی وەکو خۆی بمێنێتەوە. یعنی ئەوە نییە شتی زیادی لۆ دروست بکەی ئەگەر وانەکەی فەر ئەو جۆرە فەرهەمیەک دروست بکەی جۆرێک بار دروست بکەی لەوەی کەوا لە ڕوەک و جان لە بەراندا ئەو ڕێژەیە کە هەتە بەرزیکەوە ئەگەر ئەوەش ناتوانانی لانی کەم دەبی ئەوە بکرێکەوە بتوانانی ئەو ڕێژەیەکە هەیە وەک خۆی پارێزراو بیت و ڕای بگریت تێکی نەدەی. مەبەستەکە لێرە لە دروستکردنی ئەو ناشناڵ پارکە ئەوە بووکە زۆربەمان ئەزانین ئەو ناوچەیە بە تایبەتی هەڵگورد سەکران کە ئەو پەڕی باکووری عێراقا لە هەمان کاتیشدا ناوچەیەکی ئەتوانین بڵین پوڵ جینە کە دەوڵەمەندە بە هەموو جۆرە نەباتەکانیەوە بە هەموو جۆرە ئاژاڵەکانیەوە کە پێشتر تێدا هەبووە لە هەمان کاتیشدا ئاو هەوایەکی تایبەتشی لەو ناوچەیەدا هەیە. مەرامە سەرەکیەکە ئەوە بووکە پارێزگاری لەو ناوچەیە بکرێت. بەپێی بەدواداچوونی ئێمە وەکو تیمی کورسات نیوز زۆر جار
بە دوواداچوونەکانی ئێوە لە سروشت و هەندێک جار لێکۆڵینەوە لە هەندێک لەو باڵندانی دەرکەوت کە یەکێک لە باڵندەکان لە باڵەکەتی دۆزرایەوە کە لە کۆی شوێنە پارێزراوەکانیش کەمە تەنانەت باس لەوە ئەکراکە لە هەوڵی لە ناوچوونە و وڵاتان لە هەوڵی پاراستنی دابوون یەکێک لەو باڵندانە دۆزرایەوە لێرە بە دوواداچوونی زۆر کرا دواتر ئەو بە دوواداچوونی چی لێ هات بە تایبەتی ئەوەی کە لە ناشناڵ پارکان ئەو هەوڵانە لە هەم بوارێکدا هەیە بە تەنها ئەو نیە لە بواری باڵندەدا بێ لە بواری ئاژەڵدا بێ لە بواری ڕوەکدابیت ئەوەی کە جەنابەت باسیەکەی لە هەموو بارەکاندا هەیە لە ڕوەک هەیە لە جۆری درەخت و دار هەیە لە جۆری ئاژەڵی دیکە هەیە و لە هەمان کاتدا لە جۆری ئەتوانی بڵێن خشۆکەکانیشێ بەڵام کەمترین کار لەسەر خشۆکەکان کرا بەڵام ئەوەی کە زۆر کاری تێدا کرایە باڵندە و نەباتەکە ڕۆکاکانە لەو دەڤەرە کاری زۆری تێدا کرایەوە زۆر جۆری تایبەت و ناوازە و دەگمەنی تێدا دۆزراوەتەوە ئەگەر لە کوردستانی گەورەشدا ئەو جۆرە ڕوەکە یان باڵندەیە تایبەت بێت و لە کتێبە نوێیەکاندا یان لە کتێبە نەباتەکاندا یان لە کتێبە ئاژەڵیەکاندا تۆمار کرا بێت ئەوەیە کە ناوچەی دۆزینەوەیان تەنها کوردستانی گەورە بووە هەندێک لەوانە ئەگەر ناوچەی کوردستانی گەورەش نەگرێتەوە ئەوە تەنها ناوچەی کوردستانی باشووری ئەو بەشەی ئێرەکە ئەمە تێداینا ئەو بەشەی گرتێتەوە ئەو هەوڵانە بەداخەوە ئێستا ئەتوانین بڵین نەتواندرا لەو چەند ساڵی دوایی ئەوەی کە پێشتر ئەتوانی بیکەین لەو 4 ساڵی دوایی ئەوەن پێ نەکرایەوەی کە پێشتر ئەتوانی بیکەین بەڵام هەندێک لەو لێکۆڵینەوەتان کرد ئەنجامی لێکۆڵینەوەکان کە بەشێکیان لە دەرەوەی وڵات تەنانەت شارەزایانی بیانی هاتن لێکۆڵینەوەکانیان کرد ئەو لێکۆڵینەوانە دراونەتە حکوومەتیان لای خۆتان ماونیان گرنگجی لێکۆڵینەوەکان چی بوو کە دواتر بێدەنجی لێکرا هەندێک لەو لێکۆڵینەوانە دیسانە ئۆڵینە ئەوەی کە نەباتێ و ئەوەی کە حیوانیە بە هەردوو بابەتەکانیانەوە هەندێکیان لەوەی کە لە هەولێر لە سلێمانی لە هەردووچان ئەوەی بانکی ڕوەکی ئەتوانی بڵین عراقی کە بە هەموو سامپڵەکانیەوە هەڵەگرێت ئێستا هەم لەوەی لە سلێمانی ڕوپێوێکی 4 ساڵی دەست پێکرا کە لۆی بکرێت و وەکو پارێزگاریکردن لەو سامپڵ و لەو نمونانە لەو جۆرە ڕوەکانەکە لەو دەبەرەدا هەیە پێشنەوەیان ئیشی لەسەرەکرێ ئێستاوە کارەکە کەریتە سەر پێ و ئەتوانین بڵین 4 مانگە کە دەستی پێکردیە و لە پێشتریش بە هەمان شێوە کۆمەڵێک دکتۆر و یان ئەو کەسانێکەوە ڕیسالەی ماستەر و دکتۆرایان کە هەبوو بە هەمان شێوە ئەوانش لێرانەوە دەستیان پێکردۆ ئەو کەلوپەلانیان ئەو ڕیکۆردە نوێیانەی لایەن هەیە لای خۆیان هێشتاتۆیان ئەوە تەدایەتیانە سەری خۆیان کە زانکۆکانی لیان دەخوێنەوە ئێمە ناونیشانەکە وەک شوێنی پارێزراوە بینین باش شوێنی پارێزراو بەڵام بەداخەوە تا ئێستا ڕاوکردن تێدا بەردەوامی هەیە تا ئێستا لە ناوبردننی دار و درەخت تێدا بەردەوامی هەیە پێشتر پۆلیسی ژینگە پارێزی لەو ناوچەیە بوونیە بوو دوای دروستبوونی شەڕی داعش ئەوانە نەمان ئێستا چیە لە هەوڵی پاراستنی ئەو ناوچانەدایە بەداخەوە دیسان لە دوای 2016 بەولاوە دوای هاتنیش داعش بۆ عێراق و دەرکەوتنیان و ئەو پۆلیسی بە دارستان هەتاوەکو ئێستاش کە چەند جار داوامان کردووە لەگەڵ پۆلیسی ژینگەی هەرێم باسمان کردی لەگەڵ پۆلیسی دارستان باسمان کردیا کە پێشمەرگەی ژینگە هەیە و لەگەڵ پۆلیسی دارستان هەیە لێرە بنکەیەکی پێشمەرگەی ژینگە هەبوو ئەوانەی کە وەکو پارێزگاری ئەکرا بەڵام تاوەکو ئەو دقەیەش کە ئەمە باسەکەین هیچ کاتێک نە پۆلیسی دارستان هەبووە نە بنکەیان هەبووە نەهاشا تا ئەو دقەیە ئەوەی کە هەبوو بنکەیەکی پێشمەرگەی ژینگە بوو کە لێرانە هەبوون بەڵام لە دوای ئەو شەڕەشەوە ئەویشان نەمان و ئێستا جاروبار بنکەکەیان دێت وێرە بەڵام ئەگەر پێویستیان پێیان بوو بۆ دەوامکردن و ئەرکی فەرمی دایانێنەوە شوێنەکانی دیکە بەداخەوە کۆمەڵێک بربەست و ئەتوانین بڵین زەحمەتی لە بەردەم ئێرەدا هەیە کە ئەوانیش ئەبینی ئەوەی کە بجەنابەت باسیەکەی ڕاوکردنە لە هەمانکاتدا داربڕینە لە هاتنی گەشتیارە کۆمەڵێک پرۆژە و کاری نایاسایی کە زاری وا هەیە ئەگەر نایاساییش نەبێ بەڵام لەژێر چاودێری دەستەی ژینگە و چاکردن و پاراستنی هەرێمی کوردستان دانیا ئەکرێ هەندێک جار ئەوانە لە ڕێنمایەکان دەرەچن لەبەرەوە کۆمەڵە گرفت لێرەدا هەیە ئاستەنجەکان زیاتر بووینە و گەورەتر بووینە ئەتوانین بڵین تەحدیەکی بەردەوامە لە بەردەم ئێمەدا کە ئەگەر ڕۆژانش نەبێ هەفتەی جارێک مانجی چەند جارێک ڕوبەڕوومانە بێتەوە هەندێکی لەو پرۆژانەیان لەو کارانەکە ئەکرێن ئەوەی کە توانرایە بە شێوەیەک لە شێوەکان ڕێگری لێکرا یان لانیکەم ئەوە کرایەکە ڕێژەی خراپەکەی و کاریگەری خراپەکەی بە نسبەیەکەم بکرێتەوە لەگەڵ بە هەمانجی لەگەڵ شارەوانی چۆمان و
بە هەمان شێوەش بەڕێوەبەراتی لێرە بنکەیەکی بەڕێوەبەراتی گەشتی گوزاری چۆمان هەیە بە ئامانجی هەردوو لایەن توانیتن ئەگەر جار و بار بتوانین لەو ئاستەنجانە بڕەکەم بکەینەوە. سەرڕای ئەوەی کە بەداخەوە کە لە وەرز زستاندا بە تایبەتی ڕاوکردنیە لەلایەکی تریش بۆ لە ناوبردننی ماسی و سەرچاوە ئاویەکان کە ئێستا ئەبینین هەندێک لەو شتانی کە ڕووبار پیسەکان ماسی لە ناوەبان کۆمەڵێک شت هەن لەگەڵ ئەوانە چیتان کردووە کە ئەویش لە زومنی یان بڵێن لەو سنوورەیە کە ئێوە پێ ئەڵێن ناشناڵ پارکی هەڵگورد سەکران و شوێنی پارێزرا پێشتر یان ئەوەی کە دەربارەت بە ڕووبارەکانە چکە ئەمە سەرچاوی ئاوەکانمان هەیە سەرچاویەکانمان هەیە لێرە 8 ڕووبار زیاترمان هەیە ئەکرێ لە هەر ئەو 8 ڕووبارە وەکو سەرچاوی سەرەکی ئاوی شیرنن و ئەکرێ سوودیشان لێ ببینێت وەکو ئاوی خواردنەوە و پێشتریش باز دەوەکرایە کە ئەکرێت بە شێوازێک لە شێوازەکان حکوومەتی هەرێم سوود و ئاو ببینێت جاچ بە دروستکردنی بەنداو بیت بۆی کە پرۆژەیەکی تایبەتی بۆ وەکو سەرچاوی ئاوی خواردنەوە بۆ سۆران و دەوروبەری ئەوانە دابین بکات و بەڵام ئیدارە نەدان و بەڕێوەبردننی بە شێوەیەکی گونجاو و کارا و باش ئەوە وای کردە سوود لەو ئاوانە بیندرێ لە هەمان کاتدا ئەبینین ئەمە بەتەنها مەترسەکان لەسەر ئاو و ڕووبار نینە لەسەر ئاو و ڕووبار ئەبینی کۆمەڵێک کارگەی چەم هەیە چەولم هەیە کۆمەڵێک بەنزخانە هەیە هەندێک لەوانە ڕوونگۆر هەیە تایەفرۆش ئەوانە هەنا هەموو ئەو جۆرە پیشە جیاوازانە کە لەسەر ڕێگا سەرچەکەدا هەنا ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان ئەبنەوە مەترسی و تێکدانی ئەو سەرچاو ئاوی کە لەو دەڤەرەدا هەیە لە سەرڕای هەموو ئەوانە کە باز دەکەین خۆمان نەزانیکەوە ئەو ناوچەیە بەسراوەوە بەسەر سنووری دیوی ئێرانەوە زۆر جاروەیە بەداخەوە هەندێک ڕووداوی نەخوازا دروست دەبی ئەویش ئەوەیەکەوە ئەو تەنکەرە نەوتیانێ ئەو تەنکەرانێک کە هەر جۆرە لە نەوت هەڵەگرن تووشی ڕووداوی چۆ بنەوە ئەو ڕووداوە ئەو تانچیانە ڕاستەخۆ ڕوودەبێتەوە ناو ڕووبارەکە دەبێتەوە هۆی لە ناوچینی ئەو ماسیانە و یان پیسکردین ئەو سەرچاوە ئاویانێ هەنا لە پاڵ ئەوانەشدا ئێمە هەر ئەومان نییە خەڵکی خۆمان و خەڵکی دەرەوەش زۆر جار وەیە لە وەرزی پاییزاندا ڕوودەکاتە ئەو کێوانە یان با بڵین ئەو دارستانە بچووکانێک کە هەیە بە مەبەستی داربڕینیان خەمی گەورەی ئێمە ئێستا لێرەوە دەست پێکات توانین کە بە لە چەند ڕۆژی داهاتووە دەست پێکا بەهۆی بە مەبەستی دابینکردنی سەرچاوی سوتەمەنی بەرزستاندا پەنا بۆ داربڕین و ئەو دەڤەرە ئەبن. زۆر سپاس کە ئەو کاتە لەگەڵ ئێمە بووی بەختیار بەهزار کاتژێڕی دەستەی بڵێن ناشناڵ هەڵگورد سەکران. بەڵێ هاوکار ئەوەی شتێک کامەوێ باسی بکەم لێرانە سەرڕای ئەوەی کە ئەوەندە دەرفەتە بوو باس لێوە بکەین چەندین شتی کە کاریگەری لەسەر ژینگەی ناوچەکە هەیە بوو ژمارەیەکی زۆری گەشتیاران کە ساڵانە سەردانی ئەو ناوچەیەکەن و مانەوەی پاشماوەکانیان کاریگەری لەسەر سروشتی ئەو ناوچەیە هەیە لەگەڵ ئەوەشدا بەداخەوە بەهۆی هاتنی زستان بەشێک لەو هاوڵاتیانەی کە لە ئەگەری دابینەکردنی سوتەمەنە ڕوو لە داربڕینەکەن ئەمە هەموو ئەکاکە سروشتی جوانی ئەو ناوچەیە لە ژێر مەترسی لە ناوچوون و بڵێن ڕۆژ بە ڕۆژ کەمبوونەوە بیت. دەستخۆش ئیسماعیل عوسمان پامنێرمان لە سۆران و چۆمان و ئەو ناوچەی باڵەکایەتیەوە ماندوو نەبیت و سپاس بۆ میوانەکەشت کە لەگەڵمانە دەستخۆش.